ناسایی جواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە مەکۆی سەرەکی لە سلێمانی بەڕێوە چوو. ئەجێندای کۆبوونەوەکە زیاتر پەیوەست بوو بە پرسە ڕێکخراوەیەکانی بزوتنەوەی گۆڕان، بەڵام بەشێکی دیاری کۆبوونەوەکە پەیوەست بوو بە تاوتوێخکردنی دۆخی سیاسی عێراق، دۆخی ئابووری عێراق، کاردانەوەی یان ڕنگدانەوەی ئەو دۆخە لەسەر دۆخی سیاسی و ئیداری و دارایی و کارگێڕی هەرێمی کوردستان و هەروەها هەوڵدان بۆ جێگیرکردنی هەنگاوی کردداری بۆ ڕێککەوتنی بینی هەولێر و بەغا بە ئامانجی دابینکردنی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بە تایبەت موچە. ئێمە هەڵوێستمان نەگۆڕە لەگەڵ ڕێککەوتنی هەولێر و بەغای بە شێوەیەک مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان پارێزراو بێ، بەڵام ئەوەی کە گرنگە لێرەیە بۆ ئێوەی بخەینە ڕوو بۆ ڕای گشتیشی ڕابگەێنین ئەوەیە پێویستە هەرێمی کوردستان ئەگەری دووەمیش کە ڕێگنەکەوتنە لەگەڵ بەغا حازر بێ. لە هەرێمی کوردستان دووبارە پێویستمان بەوەیە چاکسازی ڕیشەیی بکەین لە ئەگەری ڕێگنەکەوتنمان لەگەڵ بەغا، شەفافیت لە داهاتی هەرێمی کوردستان لە داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکان هەبێ و قەناعەت بە خەڵکی خۆمان بکەین کە لە چوارچێوەی ئەو داهاتەی لە هەرێمی کوردستان هەیە مافی خەڵکی هەرێمی کوردستان بە تایبەت موچە لە کاتی خۆیان بین، خەڵکی ئێمە حەقی خۆیەتی ماگانە لە کاتی خۆیان موچە بەدەستی بگات. بەشی دووەم، ئێوە ئەزانن کە چەند ڕۆژی پێشووتر سێ لە ئەندامانی خانەی ڕاپەڕاندن دەست لە کارکێشانەوەیان ئاڕاستەی بزوتنەوەکە کردووە. بە زۆرینەی دەنگی ئەندامانی جواتی نیشتیمانی بڕیاردرا لە زووترین کاتە پۆستە بەتاڵەکان بەرپرسیارەتیە ڕێکخراوەیە بەتاڵەکان لە خانەی ڕاپەڕاندن و لە ئۆرگانەکانی تر پڕ بکرێنەوە. سپاس و پێزانینمان بۆ جوامێری ئەو سێ کەسایەتیە دیارە نات کە لە ماوەی ڕابردووە دڵسۆزانە لەگەڵمان بوون و هەر جواتی نیشتیمانیش بە نامەیەکی تایبەت سپاس و پێزانینیان ئاڕاستاکان. ئەوانە خەڵکی دیار و تێکۆشەر و هاوڕێ و هاوکاری ئێمن لە هەر شوێنێک بن بە هاوڕێ و هاوکار و پاڵپشتیکاری خۆمانیان ئەزانین و دڵنیاین بەشێگە بن لەو کوتلە بەشەری کە کار بۆ چاکسازی و ئیسلاح و گۆڕانکاریەکەن لە هەرێمی کوردستاندا. پەیوەندیدار بە ئۆرگانەکانی دیکەی بزوتنەوەی گۆڕانیش، هەموو ئەو ئۆرگانانەی کە بزوتنەوەی گۆڕان هەیەی پێویستە پابەندی استراتیژی سیاسی بزوتنەوەی گۆڕان بن و لە جواتی نیشتیمانیشە باسی ئەوە کرا لە حاڵەتی هەرڕێ و شوێنێکی ڕێکخراوەیی هەرڕێ و شوێنێکی کە بزوتنەوەکە بیات لە چوارچێوەی دەستوری ڕێکخراوەیی بزوتنەوەی گۆڕانە بێ کە چەتری کاری ڕێکخراوەیی بزوتنەوەی گۆڕانە. زۆر سپاس بۆ هەمووتان.